لە ڕێگەی دەیان پێگە و تۆڕی کۆمەڵایەتی و دەستگای ڕاگەیاندنەوە بە دوای هەواڵێکی ڕاستدا دەگەڕێت. عەلی دانیشتووی هەولێرە و پیشەی خاننشینە. چەندین زانیاری بینیوە و بەرگووی کەوتووە، دوایی بۆی دەرکەوتووە ناڕاستن. ئەمە وای لە عەلی کردووە متمانەی بابەشێکی هەواڵ و زانیاریەکان نەبێت. هەواڵ کە بڵاو دەبێت ینی درۆیە ئەساسی نیە، ئەمە زۆر پێمان ناخۆشە. حەزەکەین هەواڵە ڕاستەکان پیشان بدەن. هەر عەلانی دروست دەست پێکات درۆیە، ینی واقیع نییە، ینی هەواڵ بڵاو دەبێتەوە. دۆخێک دروست بووە هاوڵاتی نازانێت کام هەواڵە ڕاستە و کامیش چاواشەکاریە. حکوومەت هەرێمی کوردستان لە ڕێگەی سەکۆیەکەوە کار دەکات بۆ ئەوەی هەواڵە ڕاستەکان بگاتە هاوڵاتیان. پرۆژەی سەکۆ ڕادەگەێنن. ئەو پرۆژەیە دوو بەشە. بەشێکیان بەرپرسی ڕاگەیاندنی دامودەستگاکانی حکوومەت تێدا دەبن. بەشێکیشی ڕۆژنامەنووس و دەستگاکانی ڕاگەیاندنی هەرێمی کوردستان سوود لەو پرۆژەیە وەردەگرن. سەکۆ لە پێناو گەیاندنی ڕاستیەکانی کار و چالاکی حکوومەت و ڕاتکردنەوە و ڕاستکردنەوەی زانیاریە نادروستەکانە. سەکۆ بۆ ساحکردنەوەی ئەو هەواڵانەی کە هەندێک جار بە ناوی حکوومەت بڵاوەکرێتەوە کە ڕاست و دروست نین بێ بنەمان و بە هاوکاری هەموو دامەزەزگای حکوومەتی هەرێم ڕاگەیاندنەکان بەڕێوەبەرایەتی ڕاگەیاندنی وەزارەت و دەستە و فەرمانگەکانن و لە هەمان کاتیشدا بۆ دڵنیاکردنی هاوڵاتیان لەو هەواڵە و هەروە هاوکاریکردنی دامودەستگای ئیعلامی لەسەر ئەو هەواڵانەی کە بە ناوی حکوومەت بڵاوەکرێتەوە. کابینی نوێمی حکوومەت هەرێمی کوردستان لە ڕێگەی ئەم فەرمانگەیەوە ڕۆژانە کار و چالاکی و زانیاریەکان کە لای هاوڵاتیان گرنگە دەخاتە بەردەم ئەوان کە ئەمە ئاسانکاری زیاتری کردووە بۆ دەستگاکانی ڕاگەیاندن لەو ڕێگەیەوە دەستیان بگات بە زانیاریەکان. ئامانجی کابینی نوێمی شەفافیەتە لە هەواڵ و زانیاریەکانی ئەم پرۆژەی سەکۆیەش کاریگەری دەبێت لەسەر ڕاستی و دروستی ئەو زانیاریانەی بە هاوڵاتیان دەگات. هۆشمەند سادق، کوردستان 24 هەولێر.